بە هاوکاری چەند دۆلفینێک لە خرشێک ڕزگاری بوو. زۆر چیرۆک هەن لەسەر دۆلفینەکان، بەڵام هەندێکیان سەرسوڕهێنەرترینیانن و بڕواکردن پێیان ئەستەمە. ئادەم وۆکەر کامەلەوانێکی بەریتانیە چیرۆکی ڕزگاربوونی لە قرشێک بە هاوکاری چەند دۆلفینێک دەگێڕێتەوە. وۆکەر دەڵێت بە گەشتێک ڕێمکەوتە کەناراوەکانی نیوزلەندا و لە کاتی مەلەکردندا قرشێکی زەبەلاح بەرەو ڕووم هات. زۆر ترسام و زیاتر وەک فیلمێکی ترسناک دەهاتە پێش چاوم. هەرگیز قرشی ئاوها گەورەم بە وێنەش نەدیوە. دواتر چەند دۆلفینێکم بینی و بۆ پارێزگاریکردنم ئەڵقەیەکیان بە دەورمدا دروست کرد و زیاد لە 5 خولەک لەگەڵمدا مانەوە تا دڵنیا بوون قرشەکە شوێنەکەی بەجێ هێشتووە. ئادەم وۆکەر دەشڵێت نازانم چی بوو، تەنیا لەو کاتەدا وتم خودایە کەس و کارم چاوەڕێ من.